خۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە و چەکدانانیان نەک هەر کوردستان بەڵکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیشی بەخۆیەوە سەرقاڵ کردەوە کاردانەوەی لەسەر هەموو لایەنەکان هەبوو. ئێمە بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین لەسەر چەکدانانی پەکەکە و خۆ هەڵوەشاندنەوەیان لەگەڵ میوانەکەمان قسە و باسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز غەفور مەخموری سکرتێری گشتی یەکێتی نەتەوەیی دیموکراتی کوردستان ڕاستە و خۆ لا ستۆدیۆ لە لامان میوانەکە غەفور زۆر بەخێر بێن شەوتان باش گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی ترمان من پێم خۆشە بزانم کاریگەریەکانی خۆ هەڵوەشاندنەوە باوای ناو بنین پەکەکە و چەکدانانی چەکدارانیان لەسەر باشووری کوردستان چییە؟ زۆر سپاس. ئەو بڕیارەی پەکەکە کە لەم قۆناغا هەستیارەدای دەتوانین بڵێین ئەوە گۆڕینی شێوازی خەباتی پەکەکەیە بۆ داهاتوو ئەوەی یەک و کاریگەری و ڕنگدانەوەی ئەو بڕیار لەسەر باشووری کوردستان دەبێتن بەوەی کە ئێستا تۆ دەبینی بەردەوام ڕۆژانە فڕۆکەکانی تورکیا گوندە سنووریەکانی ئێمە تۆ باران دەکەن و شەڕ لە ناوچە سنووریەکان بەردەوامە کە خەباتی چەکداری نەمێنێت لەم پێکەکەوە ئەوە هیچ بەهانەیەک بۆ تورکیا نامێنێت کە ئەو ناوچانەی سنوور تۆ باران بکەوە ئەگە قسەکانم تەواو بکەم ئەوە هیچ پاشاوێک نامێنێتەوە کە هیچ بەهانەیەک لە دەست تورکیا نامێنێت ئەو ناوچانە تۆ باران بکە ئەوەی یەک. لە ڕووی سەربازیەوە بنکە و بارەگایەکی زۆری تورکیا لە ناوخاچی هەرێمی کوردستان هەیە. ئێستا لە دوای ئەو بڕیاری پەکەکە هیچ بەهانە و پاساوێک بۆ مانەوەی ئەو بنکە و بارەگایانەی تورکیاش نامێن ناوخاچی کوردستان و تورکیاش دەبێت بیر لەوە بکە کە بنکە و بارەگاکانی لە خاچی کوردستان نێلی ئەوە خاڵێش دیکە. لە هەمان کاتدا ئەو گوندە سنووریانەی ما کە ماوەیەکی زۆرە لە خزمەت گوزاری بێبەشن دەستی خزمەت گوزاریان دەگاتێ و لە ڕووی ئەمنیەوە دەبێتە ناوچەیەکی ئارام ناوچەیەکی گەشتیاری بۆ خەڵک. ئەو کاریگەریان لەسەر باشووری کوردستان دەبێ. خۆشتان دەزان ماوەیەکی زۆرە تورکیا لە ڕێگەی درۆن چەندین کەسایەتی باکوور و ڕۆژ ئاوای لە سەرخاچی باشوور تیرۆر کردووە. ئەو کات ئەو شاڵاوانەش نامینێ ماوەیەکی زۆرە ڕژێمی تورکیا مەسەن جەناب دەزانی کە فڕۆکەخانەی سلێمانیش نالی هیچ گەشتێکی ئاسمانی ئەنجام بدرێ بەرەو تورکیا بڕێن لە تورکیا بەرەو سلێمانی بێ. ئێستا هیچ ئەوە بە بیانووی ئەوە بوو کە پەکەکە لە ڕێی ئەو مەتارە هات چۆ دەکە. ئێستا ئەو بیانوەش نامێنێ ئەوە خاڵش دیکە. لە هەمان کاتدا ئەوەی کە تێبینی دەکرێتن لەسەر باشووری کوردستان ڕۆڵی هەبووە لە پرۆسەی ئاشتی لە ماوەی ڕابردوو و ئێستاش کە ئەو بڕیاری پەکە درراوە هەم سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەم جەنابی سەرۆک مەسعود بارزانیش پێشوازیان لەو هەنگاوە کردووە پشتیوانی خۆیان بۆ پرۆسەی ئاستی ڕاگەیاندووە کەواتەوە کاریگەری دەبێت لە ڕووی سیاسی شەوە لەسەر باشووری کوردستان کە سەرکردایەتی سیاسی باشووری کوردستان لەو پرۆسەیەدا ڕۆڵێک بێنێ تورکیاش دەبێ بە چاوی ڕێزەوە سەیری ئەو ڕۆڵی هەرێمی کوردستان بکەوە پەیوەندەکانی لەگەر هەرێمی کوردستان باشتر بکە. باش کاک غەفور با ئێستا بینە سەر باکووری کوردستان ئایندەی دۆزی کورد لە تورکیا و باکووری کوردستان چۆنە بین و خۆ بەتەنها پەکەکە نوێنەرایەتی دۆزی کوردی نەدەکرد ئێستا پەکەکە خۆی هەڵوەشاندەوە نەما دۆزی ئایندەی دۆزی کورد چۆنە بین. من بە پێچەوانی ئەوە تەماشا دەکەم کە جەنابەت دەڵێ پەکەکە نەما ڕاستە پەکەکە وەکو ناو نەما بەڵام وەکو ڕێخستن لەوانەیە بەناوێشتر چکە پەکەکە لە بەیانەکەی کە ڕایگەیاندووە دەڵێ ئێمە هەموو کار و چالاکێشی خۆمان لە ژێر ناوی پەکەکە هەڵدەوەشێنەوە ڕای دەگرین لە ژێر ناوی پەکەکە ئەگە بەدی ئەگەر ڕوخسەت بدەیت لە مەسەلەی چەکدانان یەکە لەو بڕیارنەی کە وەریان گرتووە بەڵام بۆیان هەیە لە ژێر ناوێشت کە پەرە بە خەبات خۆیان بدەن و ئەگەر ببین لە ساڵی خەباتی سیاسی خەباتی ئاشتی خوازانە بەڵام کێشەیەک لێردا من بە شەخسی خۆم هیچ باوەڕێکم بە تورکیا نییە هیچ باوەڕێکم بە تورکیا نییە بەڵام من باوەڕی تەواو بە میلەتی خۆم هەیە باوەڕی تەواو بە میلەتی کورد هەیە کە میلەتی کورد ئێستا تۆپەکەی خستۆتە گۆڕەپانی تورکیا دەبێ هەنگاوی کردەیی باوێتن بەپیر ئەو بڕیارەوە بێتن و ڕۆڵێک بجێڕێتن لایکەم بەڕێز ئۆجەلان ئازاد بکە زیندانیانی دیکەی سیاسی کە لەسەر پرسی کورد گیراون ئازادیان بکە دەرگای زیندانەکان بکاتەوە لێبوردنێشی گشتی بۆ ئەو خەڵکە دەربکە و لە هەمان کاتدا لەسەر تورکیا پێویستە لە گۆڕانکاری لە دەستوری تورکیا بکە و پێویستە پەرلەمانی تورکیاش کۆمەڵێک یاسا هەنا کۆمەڵێک بڕیار هەنا گۆڕانکاریان تێدا بکە بەشێک لە مافەکانی کورد لە دەستوری تورکیا و
و لە یاسا و بڕیارەکانی تورکیادا جێ بکاتەوە ناکرێ بە قەنەعەتی من تا ئێستا پرۆسەی ئاشتی نییە ئەوە زمینە سازیە بۆ پرۆسەی ئاشتی ئەو هەوڵانی کردرێ هەم هەوڵەکانی تورکیا هەم ئەو بڕیاری کۆنگری پەکەکە لەبەر ئەوەی پرۆسەی ئاشتی پێویستە پەکەکە پاکێجێکی خۆی هەبێتن ناکرێت تۆ چەک دابنی و خۆت هەڵبوەشێنی و بەرامبەر چی مقابلی تۆ ئەو هەنگاوە داوی ئایا تورکیا چه هەنگاوێک دەهاوێتن بۆیە بە قەنەعەتی من پەکەکەش لەو قۆناغەدا بڕیارەکەی داوە چاوەڕێی بڕیاری تورکیاش دەکات کە تورکیا چ بڕیارێک وەردەگری ئەو کار لەژێر تێشتی ئەوە ئەو ئامادە دەبێتن سەکەکانی خۆی تەسمیل بکە ئامادەی ئەوە دەبێت تێکەلی خەباتی مەدەنی بێ خەبات سیاسی بێتن بەڵام ئەگە تورکیا هیچ هەنگاوێک نەهاوێتن ئەو کات بۆ هەموو دنیا بۆ کۆمەلگای نێودەوڵەتی دەسەلمێ کە ئەوە کورد پەیامی ئاشتانەی خۆی ڕاگەیاند پەکەکە بۆ چارەسەری دۆزی کورد ئامادە بۆ خۆیان بەشێنێتەوە کۆتایی بە خەباتی چەکداری بێنی بەڵام تورکیا نهاتە پێش بەڵام ئەمە ئومێد دەکەین کە تورکیا بێتە پێش لەبەر ئەوەی ئاشتی 10 ساڵ گفتوگۆ و دیالۆگ بۆ ئاشتی باشترە لە 1 سەعات شەڕ زۆر باشە کاک غەفور کەواتە ئێستا پرسیارێک دێتە پێشەوە یعنی ئایا هەڵوەشان خوب کە پەکەکە خۆی هەڵوەشاندوێتەوە ئەوکوی ئێوە ئامادەکەون چەکیان داناوە ینی ئەمە بەشێکە لەو پرۆسەیی کە پێی دەڵێن پرۆسەی گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دڵنیایی ئەستا ئەگەر تێبینی بکەین لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە ئەگەری هاتنە پێشی کۆمەڵێک پێشهاتی نوێ هەیە ئەوە وا دەکاتن کە پەکەکەش بە خوێندنەوەی بۆ ئەو واقعی کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە گەشت بێتە ئەو بڕیارە خۆشتان دەزانن ئێستا کە ینی بە باوەڕی من لە دوای 2014 و لە دوای 2015-2017ەوە گۆڕانکاری بەسەر زۆر مەفاهیمی نێودەوڵەتیە زۆر مەبادی نێودەوڵەتی داهات مەسەن مەبدەئی حەق تەقریر مەسیر ئێمە لێرە ڕیفراندۆممان کرد بۆ سەربەخۆیی کوردستان لە کەتەلۆنیا لە ئیسپانیا ڕیفراندۆمیان کرد بەڵام هەم ئەوەی ئیسپانیا ڕوبەڕووی خەڵکی کەتەلۆنیا بووە هەم حکوومەتی عێراقیش ڕوبەڕووی خەڵکی کوردستان بووە کەواتە ئەو مەبدەعانەی باز لە حەق تەقریر مەسیر دەکەن لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتی ژێر پێخران ئەوە خاڵێک دیکە ئێستا زۆر کەسایەتیە بۆ کەسایەتی تیرۆریستی بوون ڕێبەرایەتی ڕێکخراوی تیرۆریستیان دەکرد وەکو ئەبوو محەممەد جۆلانی کە ئەحمەد شەرعی پێدرن ئێستا کە کۆمەڵگای نێودەوڵەتی وەکو سەرۆکی دەوڵەتێک تەعامل لەگە دەکاتن سیر کە ئەو دووفاقی کە لە سیاست نێودەوڵەتیدا هەیە لە هەمان کاتدا ئیسرائیل لە ماوەی ڕابردوو ئەوەی ویستی تیرۆری کرد بێ ئەوەی کۆمەڵگای نێودەوڵەتیش یەک قسەیەک بکە هیچ هەڵوێستێکی هەبێ لەو مەسەلەیەدا و لە هەمان کاتدا پەکەکە بە خوێندنەوەشی کە بەو چەکە تەقلیدیە ناکرێت شەڕی چەکی زیرەک بکرێتن شەڕی چەکی ئەلکترۆنی بکرێتن لەوانەیە ئەوەش خوێندنەوەیەک بێوای لە پەکرد بێتن کە گەیشت بێتە ئەو بڕیارە زۆر باشە کاک غەفور ئێستا هەر با لەسەر ئەوە ڕابوەستین پەکەکە خۆی هەڵوەشاندوێتەوە چێتە ژێر هەژناوێکی کە کارمان بۆیان نێژارێ خۆی هەڵوەشاندوێتەوە چەکیان داناوە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئەو چەکدانانە ئەوان لە زۆرێک شوێن لە باشووری کوردستان هەن بۆ خۆ دەزانی لە قەندیلن لە شنگالن لە گەلێ شوێنی ترن یعنی ئەمانە چارەنووسیان چی لێ دێ ئەگەر چەکیاندانا ئەو شوێنانە چۆڵ دەکەن ئەگەر چۆڵیان کرد چێ پڕێکاتەوە کێشەکە لێرەدایە ئایا هیچ ئەحسائیەک هیچ سەرژمێریەک داتایەک بۆ چەکەکانی پەکەکە هەیە ئەوە خاڵێک دوو پەکەکە ئەو چەکە تەسمیری چێ دەکاتن چێ ئەو چەکە لە پەکەکە وەردەگرێت خاڵێکی دیکە پەکەکە کە لەو ناوچەنە دێتە خوارەوە لە قەندیل لە زاب لە حەفتانین لە خواکورک بەشێک بخصوصن قەندیل نزیکی سنووری ئێرانە کەوتۆتە سێ گۆشەیەک لە ڕووی جوگرافیە و جیۆسیاسیەوە ناوچەیەکی هەستیارە لە ڕووی سەربازیەوە ناوچەیە استراتیژیە کە ئەو هێزەی پەکەکە لەوێ نەمێنێ لەوانەیە ببێتە لانەیەک بۆ تیرۆریستان ئایا چێ ئامادەیە بچێ ئەو شوێنە پڕ بکاتەوە ئایا هێزی پێشمەرگە دەتوانێت شوێنە پڕ بکاتەوە ئایا سوپای عێراق دەتوانێت ئەو شوێنە پڕ بکاتەوە ینی بۆیە من وای دەبینمەوە پەکەکە بڕیارەکەی داوە بەڵام چەشی دانە ناوە جارێ چەشی دانە ناوە جارێت تا ئێستا چەک لە دەست پەکەکەیە پەکەکە کە ئەو بڕیارداوە دەبێت بیر لەو مەسەناش بکرێت لەبەر ئەوەی ئەو هاوچێشەیەکی هەندێک ئالۆزە هاوچێشەیەک نییە بەسانایی جێبەجێ بکرێت تۆ چەرچی بدێ و لە شوێنەکان وەرە خوارێت چێوە دەچێت بۆ کوێ دەچێت ئایا تورکیا تا ئێستا هیچ لێبوردنیشتی گشتی دەرکردووە کە ئیستیعابی ئەو خەڵکە بکە لە شاخ بێتە خوارەوە ئایا وڵاتی سێیەم دیاری کراوە کە ڕێبەرانی پەکەکە ئەگە بیانەوە ڕووی تێ بکەن کامە وڵاتە یعنی ئەوە کۆمەڵێک هەنگاوە
دەبێت بەهاوێژرێ دەبێت دیاری بکرێتن دووش پەکەکە کە ئەو چەکە دادەنێ ئایا تورکیا لە بەرامبەر ئەوە چ هەڵوێستێک وەردەگرێتن پەکەکە بە قەنەعەتی من بڕیارەکەی داوە جارێ لە چاوەڕوانی هەڵوێست